ئاژەڵەکان هەست بە بوومەلەرزە دەکەن چەند کاتژمێرێک پێش ڕوودانی سۆڕانەوەی بەردەوامی مەڕەکان چ پەیوەندیەکی بە بوومەلەرزەکەی تورکیا و سووریاوە هەبوو یان چۆن ڕەفتاری سێری ئاژەڵ و باڵندەکان دەستنیشان بکەین. وەڵامی ئەو پرسیارە سەرسوڕهێنەرە درایەوە سەبارەت بەوەی کە ئاژەڵەکان چۆن هەست بە بوومەلەرزە دەکەن پێش ئەوەی ڕوو بدات. سەنتەری توێژینەوەی نێودەوڵەتی بوومەلەرزەزانی دەڵێت ئاژەڵەکان چەند کاتژمێرێک پێش ئەوە لە ڕێگەی دەنگ و بۆنکردنەوە هەست بە ڕوودانی بوومەلەرزە دەکەن. چەند سەعاتێک یان ڕۆژێکی تەواو پێش ڕوودانی بوومەلەرزە ئاژەڵ و باڵندەکان هەستی پێ دەکەن، ئەویش بەهۆی دەرکردنی دەنگێکی وەک دەنگی مار کە لە دووری 40 کیلۆمەتر لە ناو زەویەوە دەردەچێت. بەتایبەت سەگ و پشیلە دەتوانن بە ئاسانی گوێبیستی ئەم جۆرە دەنگە بن. جۆرێکی تری ئاژەڵان بەهۆی بۆنکردنەوە هەستی پێشوەختیان بۆ دروست دەبێت چونکە ئەوان دەتوانن بۆنی گازێک بکەن کە لە ئەنجامی جوڵەی چینەکانی زەویەوە دروست دەبێت کە بە گازی ڕادۆن و هیلیۆم ناسراوە. بەڵگەی تەواوی زانستی توێژەران ئاماژەکردنا بە دیاردەی خولانەوەی ئاژەڵەکان بە شێوەیەکی بازنەیە و بە ئاراستەی میلی سەعات. خولانەوەی ئاژەڵەکان نەئاسایی بوو بۆ پێی ئاگادارکردنەوە و پشتڕاستکردنەوەی ڕوودانی کارەساتی بوومەلەرزە وێرانکەرەکەی تورکیای بەدوادا هات. ئاژەڵەکان یەکەم کەسن کە هەست بە کارەسات دەکەن. ڕەفتارەکانیان بە تەواوی دەگۆڕێت و ڕەفتاری ئاسایی خۆیان دەگۆڕن بۆ ڕەفتارێکی تری تەواو جیاواز وەک جوڵەی جیاواز یان دەرکردنی دەنگی هۆشداری. دیار دەکا سەرەتا لە چین دەستی پێکرد. لە گرتە ڤیدۆیەکدا دەرکەوتووە کە ڕەوەمەڕێک بە شێوەیەکی سەیر لە ناوچەی مەنگۆلیا بۆ ماوەی 12 ڕۆژ لەسەر یەک لە بازنێکدا دەسوڕانەوە. ئەو تۆمارە ڤیدۆیە کە لە ناو کێڵگەیەکەوە تۆمار کراوە ڕەفتاری سەیر و سەمەرەی ڕەوەمەڕێک بەڵگە دەکات کە بەردەوام بە ئاراستەی سەعات بە بازنەیەکی نزیکەی تەواو لە ناو کێڵگەیەکدا دەجوڵان کە ئەمە و چەندین سۆڕانەوەی تری مەڕەکان لە چەند ناوچێکی جیهاندا بەڵگەی تەواو بوون بۆ ڕوودانی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا. پێش ئەو بوومەلەرزەیی کە تورکیا و سووریای گرتەوە ئاژەڵ و باڵندەکان وازیان لە هێمنی ئاسایی خۆیان هێنا و وا دەرکەوت کە تێکچوونێکی ڕۆنیان لە ڕەفتارەکانیاندا پەیدا بووە وەک ئەوەی ترسیان هەبێت لە ڕوودانی شتێک یان کارەساتێک. سەرەتایی ترین ئاماژەی تۆمارکراو بۆ ڕەفتاری نەئاسایی ئاژەڵان پێش کارەساتێکی سروشتی دەگەڕێتەوە بۆ ساڵی 373 پێشزاین کاتێک مێژوونووسی یۆنانی توسیدیتس لە راپۆرتێکدا ئەوەی ئاشکرا کردبوو کە مشک و سەگ و مار و کۆتر لە ڕۆژانی پێش بوومەلەرزەیەکی کارەسات باردا شاری هێلێسیان بەجێهێشت و هەڵاتن.